مەلەفی ئێران مەلەفێکی سەرەکی بوو لەوەیە. ترامپ ئەو ئەنتەریەی نەمابوو. ئەمە نە زلینسکیە، نە ئەوروپایە، ئەڵمانیایە، نە بەریتانیایە، نە فەنزەوێلایە، ئەمە گاڵتەی لەگەڵا ناکرێتن. ئەمریکا باسانی دەستبەرداری هاوپەیمانەکانی بێ؟ بیبیتە دوژمنی ئەمریکا باشترە لەوەی بیبیتە هاوڕێیت. ئەمریکا مەساڵەحی لە چۆ بڕاتن پشتت لێکە، گوێی لێ نییە. ئەمە تاکتیکێک بوو دۆناڵد ترامپ کردی یان مانۆڕێکە بۆ بەدەسێنانەوەی کات؟ دوژمنایەتێکی سیر هەیە لە بینی یابان و چین و تاکو ئەم ڕۆژەش. گەڵێن ئەم دوانە پەیوەندی تەلەفۆنی بکەن ئەوە شتێ ڕووەدا. ئێستا چیان بەدەسەوەیە پەیوەندی تەلەفۆنی لەم کاتەیە؟ ئەم ناوچەیە ئەم شەڕە وەستانی ناوێت تاکو نەتەنیاهۆ لەسەر حکوم بێت. وڵاتی تایوان جوگرافیای تایوان بۆچیەوە نەگرنگە؟ کەنداو خەلیج خۆی تووشی ئەم شەڕە بکاتن لی دەناچێتن. گریمانە ئەگەر شەڕ ڕوویدا لە نێوان ئەم دوو وڵاتە زلێزە کێ لە پێشە؟ پارچەیە ئاسنە ئەگەر بکەوێتە بانێت عەزیەت دەدا. شەڕی پارتیزانیە کرد پێیان ناوێرا سڕەکە چی بوو؟ ئێستا کە بکەونە شەڕ لەگەڵ ئێرانە قەنەعەت کە بە 10 ساڵیشتەوە نابێت. زانی ئەمریکاش بەشداری ئەو شەڕە نابێتن 10 ساڵ.